ئەم کاتتان باش ماندوو نەبن. هیوادارم کێشەیەکی دەنگۆڕەنگ نەبێ لە درێژەی بابەتەکانماندا هەروەکو دوێنێ بەڵێنم پێدا بوون بەرنمەیەکی تایبەت ساز دەکەین. ئەم زاریان تایبەتە، یعنی ڕاستە لە سەرەتاوە هەندێک باسی ڕۆژانە دەکەین، بە تایبەتی ئەوەی لە حەلب دەگوزارێ، ئەوەی لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی دیمەشق دەگوزارێ، ئەوەی لە نێوان حکوومەتی دیمەشق و ئیسرائیل و تورکیادا دەگوزارێ، ئەمانەیان باز دەکەین. بەڵام ئامانزمان شتێکی زۆر زۆر استراتیژیکترە کە لێرەدا باسی بکەین. ئیتر ئەم شتانش بە تەنیا لێرە لەو کەناڵە کوردیە دەیبیستن، لە کەناڵەکانی کوردیدا بە شێوەیەکی زۆر بەسیت، بە شێوەیە کە سەرنجی خەڵک ڕابکێشێ بە گواستنەوەی دیمەنی تراژیدیک و دیمەنی ئەنتیکە، بە تەنیا خەڵک مەشغول دەکەن، خەڵک سەرنجی خەڵک بۆ لای خۆیان ڕادەکێشن. بەڵام ئەو بەرنمەیە ئامانجی ئەوە نییە، ئەو بەرنمەیە ئامانجی ئەوەیە کە داهاتوتان نیشان بدە. تکایە لە ئێستاوە داواتان لێ دەکەم لەسەر کەناڵی یوتیوب شتێک هەیە بەڵاوی بەناوی نۆتیفیکیشن، واتە جەڕەسەکە، لە جەڕەسەکە بدەن بۆ ئەوەی ژمارەیەکی زیاتر هاوڵاتیان لە ڕێگای یوتیوب ئاگدار بکرێنەوە، ئەوانیش بێن ڤیددیۆکە ببینن، لە هەمان کاتدا لایک بکەن. ئەوانەی پرسیاریان هەیە لە ئێستاوە پرسیارەکانیان بەڕێک و پێچی بنووسن، بەڵام لەسەر شاشەکە دایمەنێن بۆ ئەوەی پرسیارەکانتان لە ناو کۆمنتەکانی دیکەدا بزر نەبێ و نیشانەی پرسیاری لەسەردابێ. بەڵێ دەست پێ دەکەین. ئەم کاتتان باش و بەخێر بێنەوە دووبارە بۆ بەرنمەیەکی تایبەت. ئەوەی دوێنێ شەو لە حەلب ڕوویدا بینیتان وا دیارە ژمارەی قوربانیەکان بە تایبەتی بریندارەکان گەیشتۆتە 19 کەس. ئەم شەڕە ئێستا کە بە شێوەیەک لە شێوەکان ڕاژیراوە، ڕاوەستاوە، ئیتر ئەحمەد شەرع بەخۆشی ئیتر فەرمانی داوە کە شەڕەکە ڕاوەستێ. ڕنگ بە یەکەمین پرسیار ئەوە بێ، ئایا ئەحمەد شەرع لەگەڵ ئەم جۆرە شەڕانەداهی یان نا؟ من زۆر جار ئەو پرسیارانە دەوروژێنم. ئایا ئەحمەد شەرع لەگەڵ کوشتنی دروزەکانداهی یان نا؟ ئایا ئەحمەد شەرع لەگەڵ کوشتنی عەلەویەکانداهی یان نا؟ ئایا ئەحمەد شەرع لەگەڵ ئەوەدایە کە جیهادیەکان پەلاماری دار سنۆبەری فەقیر بدەن لە کاتی کریسمەسدا یان نا؟ ئاگای لێیە یان نا؟ بەڵێ ئاگای لێیە، بەڵێ هەم پێی خۆشە هەم پێی ناخۆشە. لەبەر ئەوەی ئەحمەد شەرع لە کۆتایی بەرنامەکەدا ئەمە دەبینن ئەحمەد شەرع بۆ کەسێکی پراگماتیستە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئیسلامی سیاسی لەکوێدا گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ ئەم گۆڕانکاریانە چین؟ ئەم گۆڕانکاریانە لایەنی جەوهەری، لایەنی تەکتیکی، لایەنی پراگماتیستیان چیە؟ باسی ئەمانە دەکەین. ئەحمەد شەرع هەم پێی خۆشە هەم پێی ناخۆشە. لەلایەک پێی خۆشە لەبەر ئەوەی لەو ڕێگایەوە هەستی جیهادیەکان، هەستە دڕندەیەکەی جیهادی ئیسلامی سیاسی تێر دەکات، چونکە شتێکی دیکەینە پێیان بدە. لە کاتێکی دیکەدا پێی خۆش نییە ئەگەر هاتو ئەم شەڕانە کۆمەڵکوژێکی گەورەتری لێکەوتەوە وەکو ئەوەی عەلەویەکان کە 1400 کەس لە ماوەی شەو ڕۆژێکدا کوژران، کە زۆربەیان کەسانی جوتیار، دکتۆر، ئەندازیار، ئیتر کارمەندانی ئیتفای و ئاگرکوژێنەوە، مامۆستای قوتابخانەکان و ئیتر ئەمانەی لە نەخۆشخانەکاندا کار دەکەن، ئەمانە بوون زیاتر. و ئەمە وای کرد بەڕاستی کە لۆبی عەلەوی بتوانێت بە دۆکیمنت ئەوانە یەک بەیەک بسەلمێنێ و بداتە بەرچاوی هیچ و پوچی نەتەوە یەکگرتووەکان و بریتانیا و ئەمریکا، بڵێ تەماشاکەن ئەو جیهادیەی ئێوە هێناتان گوایە سووریا ئازاد دەکا، گوایە سووریا لە ژێر دەستی دیکتاتۆرێک ڕزگار دەکا، ئەم جۆرە قەتل و عامە دەکا و ئەمانەی دەیان کوژێ ئەمانە فلولەکانی نیظام و بەشار ئەسەد نین، ئەمانە دکتۆرن، ئەندازیارن، ئەمانە پیاوانی ئاینین، ئەمانە خەڵکانێکن لەسەر کشت و کاڵ و لەسەر دارزەیتون دەژین، خەڵکانێکن کە لە نەخۆشخانەکاندا بەبێ موچە خزمەت دەکەن، خەڵکانێکن کە لە قوتابخانەکاندا بەبێ موچە دەرس ئەڵێنەوە، خەڵکانێکن کە بەبێ موچە لە دائیرەی ئیتفای و ئاگرکوژێنەرەوە لە خزمەتی خەڵکدانە. ئیتر ئەمە وای کرد کە ئەحمەد شەرع ئیتر تا ڕادەیەک لەمەدا بترسێ.
لە کاتێکدا ئیتر سزاکانی قەیسەر کۆمەڵێک سزای دیکە ئەو کاتش بە تایبەتی لەسەری بوون ئێستا لەسەری هەڵگیراون بەڵام لەوە دەترسێ کە سزای دیکەی بەسەردا بسەپێنەوە وا دیارە من پێشتر باسم کردووە من لە دۆکیمنتەکانی هەڵگرتنی سزای قەیسەردا شتێکم نەدۆزیەوە ئەگەر هاتو ئەحمەد شەرع پابەند نەبوو ئەو سزای دووبارە دەکەیت ئەو سزای دووبارەکردنەوەی نییە ئەمە کادوێک هەدیەکی سەری ساڵە کریسمەسە کە خۆرئاواییەکان دایەنە ئیسلامێکی سیاسی و ئەو هەدیەی لێناستنەوە بەڵکو لەوانەیە هەندێک سزای دیکەی بدەن بابینە سەر بابەتەکەمان ئیتر تەماشا دەکەین بابەتەکە لە کاتێکدا ڕوو ئەدا کە نزیکی سەری ساڵ دەبینەوە ئەو ئیتیفاقی دەی ئازار ئیتیفاقی هیچ و پوچەکەی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع بۆ ئەڵێم هیچ و پوچ چونکە ئەو ئیتیفاقە ئەمنیش بم شەڕۆڤەی جیاوازی بۆ دەکەم خۆ هیچی دیار نییە بڕۆ هەموو خاڵەکانی ئەوە بکە لێکۆڵینەوەی لەسەرکە و تەسلیمی کەسێکی حقوقزانی بکە بەڕاستی سەری لێ دەرناچێ باشە چۆن ئەمانە جێبەجێ دەکرێت چێ جێبەجێی دەکا ئەمانە چەند شڕۆڤە هەڵدەگرن شڕۆڤە یاساییەکانیان چیە هیچی بەسەر هیچەوە نییە یعنی شتێکی هیچ پوچە ئەمریکیەکان بە مەزلوم عەبدی و بە ئەحمەد شەرعیان ئیمزا کرد بۆ ئەوەی ئیتر ئەمانە شەڕ نەکەن ئەمانە شەڕ نەکەن بەڵام ئێستا کە خەریکە کۆتایی پێدێ ئەمانە شەڕ ناکەن خەریکە کۆتایی پێدێ دەبێ بگەنە ڕێککەوتنێکی دیکە هەردوو لایەن نەدەیان هەیە بگەونە ڕێککەوتنێکی دیکە چونکە داخوازیەکانیان جێبەجێ ناکرێ و نەدەیان هەوێ ڕێککەوتنەکە بە تەواوەتی لەناو بچێ و کۆتایی پێبێت چونکە شەڕێک دروست نەبێ ئەو شەڕە لە بەرژەوەندی هەردوو لایەن دانیە بەڵام بە تایبەتی ئەحمەد شەرع کە تورکیای لە پشتە کە لەناو گروپەکەی ئەحمەد شەرع کەسانێک هەن کە ڕەنگ بێ ئەحمەد شەرع و ئەمانە کۆنتترۆلیان بەسەردانە بن ناڵێم ئەحمەد شەرع حەز ناکە ئەوانەوە بکە ئەڵێم کۆنتترۆلی بەسەردانیە ئەوانە دەتوانن لە هەر کاتێکدا شەڕێک هەڵگیرسێن و ئەو شەڕ ئەکرێ لە هەر کاتێکدا گەورە بکرێ یعنی ئێمە ئیسرائیلێکمان هەیە لەناو سووریادا حەزی لە گێرە شێوی نییە لەناو سووریادا لە بەرژەوەندی خۆی حەزی لە گێرە شێوی نییە سیاسەتەکانی ئیسرائیل تاڕادەیەک دەکەونە خزمەتی کەمەنەتەوەیەکانیان نا ئەمە شتێکی دیکەیە بەڵام استراتیژی ئیسرائیل گێرە شێوی نییە ئەمە دەبێت دانی پێدامێ کەواتە لە کاتێکی وادا ئەتوانێ ئالۆزی بکە لە کاتێکی دیکەدا کە بەرژەوەندی تورکیا لەگەڵ وڵاتانی هاوپەیمانانی دژی داعش وڵاتانی خۆرئاوە یەک نەگرێتەوە تورکیا ئەتوانێ گروپە تیرۆریستەکانی وەک فەرقەی سوڵتان موراد عەمشات و حەمزات بەکاربێنێ لە دژی ئەحمەد شەرع و لە دژی ئەمانەشدا ئەو هاوڕیانەی لەسەر خەتن بۆ شتێک نانووسن هاوڕێیان دەنگ ڕەنگ شتێک هیچ بە تەنیا گوێ دەگرن و سوود وەردەگرن هاوڕێیان بۆ لایەک ناکەن بۆ شتێک نانووسن بۆ لەسەر یوتیوب لەسەر جەڕەسەکە چرکێک ناکەن بەڕاستی من لێی تێناگەم یعنی ئێمە بین لە پەنای ماڵ و منداڵدا لە پەنای کاری تایبەتدا کاتی خۆمان تەرخان بکەین ئەو هەموو لێکۆڵینەوانە بکەین ئێوەش بە تەنیا گوێی لێ بگرن و سوودی لێوەربگرن بەڕاستی ئەمە شتێکی گونجاو نییە و ئەمە وا دەکا کەسانی وەکو ئێمەش ئیتر سارد ببنەوە ئەم کارە نەکەن کەواتە کارەکە بۆ کەسانی پۆپولیست بەکاردێنین کە بە تەنیا قیڕۆ هاوار دەکەن هیچ شیکردنەوەیەک لەسەر بابەتەکان ناکەن قیڕۆ هاوار دەکەن جوێن دەدەن پۆپولیزم دەکەن هاوڕێن تکایە هەوڵ بدەن یارمەتیمان بدەن لەو بارەیە یارمەتیەکە نەکاتتان دەبانە پارەتان دەبا دەی سلااوت لێ بێ کاک ئەیوانیەک بەخێر سەر هەردوو چاوم ئیتر ئەمە لە وەزعێکی وا ڕوو ئەدا کە گوتم هەندێک هێز هەنا ئەتوان گێرە شێوێنی دروست بکەن ئەگەر هاتۆ ڕێککەوتن ڕوونەداوە گێرە شێوێنیش لە سووریادا نە لە خزمەتی ئەحمەد شەرع و جەماعەتەکەیدایە نە لە خزمەتی هێزەکانی سووریای دیموکراتیکدایە کە بە تەنیا ئەمریکا پشگیری لێ دەکا ئەگەر ئەمریکا بکشێتەوە بێزار بێ وەکو ئەوەی لە عراقدا کردی ئیتر داعشێک بگەڕێتەوە و یانیش ئیتر تورکیا هێڕش بکە ئەم هەموو حیسابانە هەمویان دەکەن کە هێزەکانی سووریای دیموکراتیک چەند جار وتومە
دەبێت دان بەوەدا بنین هەم هێزەکانی سووریای دیموکراتیک هەم هێزەکانی ئۆجەلانی جگە لە دەم پارتی تا ڕادەیەک لە ناو تورکیادا هیچ دەستکەوتێکیان نییە وەکو دەستکەوتی سیاسی و دیپلۆماسی و هیچ توانایەکی سیاسی و دیپلۆماسیشیان نییە ئەوەی هەیەە چەکە ئەو چەکە بڕوە هیچ نامینێ ئەو چەکە بڕوە هیچ شتێکیان نامێنێت چونکە ئەوەی هەتاوەکو ئێستا دروستیان کردێ بە زەبری چەکە ئەو مۆدلە دیموکراسیەی بەشداربوونی ژنان و ئەم جۆرەشتانە بەشداربوونی نەتەوەکانی دیکە مۆدلی زۆر باشن و نمونەهینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شتی تازن و نەتەوەیەکی نیشانەی لەدایکبوونی نەتەوەیەکی نوێ دروست دەکات کە نەتەوە بەتەنیا کورد نییە بەتەنیا نەژاد نییە وەکو کوردە نەژاد پەرستەکان باسی لێوە دەکەن نەتەوە ئەکرێ هەموو ئەو کەسانە بن کە لەسەر ئەو خاکە دەژین نەتەوە ئەکرێ کورد بێ عەرەب بێ فارس بێ تورک بێ تورکمەن بێ ئێزیدی بێ عەلەوی بێ سونی بێ و ئەکرێ نەتەوە کوردیش نەبێ کوردیشی تێدا نەبێ کوردێکی قڕوجی چۆن ئەتوانێت لەناو نەتەوەدا جێگای بگەی کوردێک کە بەتەنیا خەریکی بازرگانیە چۆن ئەتوانی ئیتر لەناو نەتەوەدا جێگای بگرێت کوردێک کە نیشانەی عەشیرەتێکی لەسەر سەری خۆی بەستووە ئیتر ورگێکی زلی داناوە گوایە باب و باپیری لە خزمەتی کوردایەتی بوونە هەتاوەکو ئێستا بەڵام بەخۆی بە شەو ڕۆژ خەریکی ژنبازیە خەریکی کچبازیە وە کۆمەڵێک کێشەی خێزانی زۆر گەورە دروست دەکا و کاتێک کێشەی خێزانی دروست دەکەن و لەسەر حیزبەکەی دەکەوێت ئەم جارە جەماعەتێک دەنێرن لە جیاتی سزادانی پیاوە خوێڕیەکە پیاوە پاشخاڵ پیسەکە ئەچن سزای ژنەکان دەدەن و ئیتر ئەڵێن یان پرێمیزی پێدا تەقی یان ئۆتۆمبیل لێیدا ئیتر لە ناوی دەبن بەڵام دوای ئەوە لە قوتووی ئەم خەڵکەدا دەیان کیلۆ زێڕی بۆ دەکڕن بۆ مناڵەکانی یعنی ئەوە ئەکرێت لەناو نەتەوەدا جێگا بگرێن نەخێر ناکرێت بۆیە ئیتر ئەم مۆدلانەیە خۆسەری دیموکراتیک مۆدلی جوانن مۆدلی باشن بەڵام وەکووتم یەک هەموو دەستکەوتەکانی دەستکەوتی چەکە جگە لە چەک دەستکەوتێکی دیکە نابین توانایەکی دیپلۆماسی و سیاسی نابینم ئەمن بەڕاشکاوی دەڵێن بەڕاشکاوی پێم گوتونە ئەوە پێیان ناخۆشە پێیان خۆش ئەوە کێشەی من نییە لە هەمان کاتدا ئەو مۆدلێک کە باسی دەکەین مۆدلێک نییە لە خوارەوە بۆ سەر و مۆدلێکە لە سەرەوە فەڕستکراوە بۆ خوار و وەگەلێک جاریش سێبەری کادری لەسرە کە من ساڵی پار بەرنمەیەکم ساز کرد ئەوان بەخۆشیان پێیان خۆش بوو ئەو بەرنمەیە چونکە زانیە هەموو شتەکان دەرکەوتونە ئیتر ماسکەکان کەوتونە ناوم لێنە ڕژێمی کادر ڕژێمی کادرۆ کە باکووریەکان پێڵە قادرۆ چونکە دەکەنە ڕژێمی قادر لە ڕژێمی قادردا بینیمان لە ژێر ئەو مۆدلە جوانەدا لە ژێر سێبەری ئەودا تەماشا دەکەین قادرێک خۆی حەشارداوە ئەو قادرە مۆدلەکە بەڕێوە دەبا و ئەمە ساڵی پار و پێرار کێشەی زۆر گەورەی تێکەوت لە نێوان گەل و خۆسەری دیموکراتیکدا پێم وایە ئێستا کە تا ڕادەیەک کەمتر بۆتەوە بابینە سەر بابەتەکە ئەو بابەتە بۆ پەیوەندی ئەو ئەوانەی ئێستا باسییان لێوە دەکەین بۆ پەیوەندی بۆ دەیبستینەوە بە شەڕی حەلەب شەڕی حەلەب ڕاوەستا کۆتایی پێهات بەڵام ئەمە چی بوو ڕوویدا ئەمە لە چ کاتێک ڕوویدا ئەمە زۆر گرنگە یەک دۆناڵد ترامپ گروپی ئیخوان موسلیمینی خستە لیستی تێرۆرەوە بەڵام ئەو گروپە هەموو ئیخوان موسلیمینێک دەگرێتەوە نەخێر چێ دەگرێتەوە چێ ناگرێتەوە باس لەوە دەکەن دوای ئەوە تەماشامان کرد بەریتانیای هاودۆست و هاوپەیمانی ئیخوان موسلیمین لە ئەزەلەوە تا ئەبەد ئەویش سێ گروپی ئیخوان موسلیمینی نزیکی تورکیای بەناوی فڕقەکانی سوڵتان موڕاد کە ئەمانە تورکمەنن و عەمشات و حەمزات کە ئەمانەش کادرە پێشەکانیان سەرکردەکانیان تورکمەنن بەڵام خەڵکی دیکەی عەرەبیان زۆر تێدایە و خەڵکی ئاسیاویشیان تێدایە و ئەمانە دڕندەترین گروپەکانن کە
کە ئێستا کە چوونەتە ژێر گوایە سێبەری دەستەی تەحریری شام و ینی سوپای دەستەی تەحریری شام، چونکە ئێستا سووریا سوپای نییە، ئەوەی هەیە سوپای هەتەشەیە دەستەی تەحریری شامە، ئەوانی چوونەتە بەشێک بەڵام وەکو بلۆک لە کاتێکدا دەستەی تەحریری شام ئەڵێ بلۆک خەتەرە سووریا دابەش دەکە، بەڵام ئەمانە وەکو بلۆک لەناو دەستەی تەحریری شامە، یعنی کەسێکی دیکەی لە دەرەوەی ئەمانە ناتوانێت تعلیمات بەوانە بدە، هەر دەبێت ئەمانە تعلیماتیان پێ بدەن و ئەمانە جێگاکانیان دیارە، کەس ناتوانێت جێگاکانیان بگۆڕێت، بەرپرسیارەکانیان دیارن، کەس ناتوانێت بەرپرسیارەکانیان بگۆڕێت. هەر لە بۆ هەندێک بریتانیا لە ناچاری ئیتر هەڵسا ئەم سێ گروپەی سزای بەسەردا سەپاندن. ئەم سزایە چواتایەک دەگەینێ لە چ کاتێکدا پێک دێ لە نێوان تورکیا و بریتانیادا کێشەیەک دروست دەبێ یان نا، و ئەو کێشەیە ئەگەر دروست بێت چییە؟ باس لەمانە هەر هەموویان دەکەین هاوڕێیان ئامادە بن بە پەلە ئەمجارە باز دەکەین. بەریتانیا ئەم گروپانە سزا دەدات نەک بەهۆی ئایدۆلۆژیەوە کە پەیوەندیان بە ئیخوان موسلیمینەوە، بەڵکو بەهۆی گوایە لێپرسینەوە لە هەڵسوکەوتیان لە سلووکیان لە ئەخلاقیان سەبارەت بە پێشەرکاریەکانی مافی مرۆڤ. سەردانەکەی هاکان فیدان هەنگاوێکی بە پێی خۆیان استراتیژیە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی تورکیا لە قۆناغەکانی کۆتایی ڕێخستنەوەی سەربازی و دڵنیابوون لەوەی کە سووریای نوێ ڕێگە بە یەپەگە هەسەدە نادات هێزی سەربازی خۆیان بپارێزن. ئیتر بابین ئەمە شی بکەینەوە. سزاکانی ئەم دوایە بەریتانیا و سەردانی دوێنێ هەکان فیدان وەزیری دەرەوە ئاماژەن بۆ مانۆڕێکی هاوسەنگی ئاڵۆز لە نێوان تورکیا ڕۆژ ئاوا و کوت لە چەکدارە جیاوازەکاندا. بەریتانیا چۆن ئەم سزایەنەی بە سەرەتا باسلەوە بکەین بەسەر ئەم گروپانە سەپان کە لە تورکیاوە نزیکن. بەریتانیا بەخۆی وەکووتمان گەورەترین هاوپەیمانی ئیخوان المسلمینە، ئێستا کە سەرکردەکانی ئیخوان مسلمین زۆربیان لە بەریتانیا دەژین، لەوێ هاوکاریان دەکرێت و لەوێ ئاراستەکانیان دیاری دەکرێت. لە هەمان کاتدا دەبینین بەریتانیا کارێکی وا دەکات. لە هەمان کاتدا تورکیا تاقە هاوپەیمانی بەریتانیایە لە قەفقاسیا، چونکە بەریتانیا لە قەفقاسیا استراتیژیەکەی وەکو ئەمریکانیە. ئەمریکا ئەڵێ هەر کەسێک لە ئایندەدا لە دژی چین لەگەڵ من بێ ئەمە هاوپەیمانی منە، حەزەکە ئێرانیش بێ، هیچ کێشە نیە. بەڵام بەریتانیا وانە، بەریتانیا ئەڵێ دژمنی سەرسەختی من لە ئێستادا چاینە نییە، دژمنی سەرسەختی ئێمە لە ئێستادا رووسایە. لە بۆ هەندێ هێزێکمان دەوێ کە لە دژی رووسیا بتوانێت کار بکات. چەندین ساڵە لەسەر ئەمە کار دەکا، بەڵام پوتین ئەمە هەست بەمە دەکا، هەر لە بۆ هەندێ ڕێعایەتی ئەردۆغان دەکا و دۆسیەکانی ئەردۆغان باش بەکاردێنێ، مەسەلەی S-400 باش بەکاردێنێ، مەسەلەی غازی سروشتی باش بەکاردێنێ، مەسەلەی ئیندوستری پیشەسازی وزەی ئەتۆمی کە وزەی ئەتۆمی لە تورکیادا لە ئاقۆین و ئەمە شەریکەتێکی رووسیا و رووسیەکان لەوێ مۆنۆپۆلیان هەیە، لە دەستی تورکیا دانیە، لەناو خاکی تورکیای، بەڵام لە دەستی تورکیا دانیا و بەشێکی کارەبا لە بۆ تورکیا دابین دەکا. ئەمە باش بەکاردێنێ و بابەتی دیکەش ئەمە زۆر باش بەکاردێنێ. لە بۆ هەندێک هەتاوەکو ئێستا یعنی بەریتانیا دەستێکی ئەردۆغانی گرتووە، پوتینیش دەستێکی دیکە گرتووە، ڕای دەکێشنەوە ڕای دەکێشن، ئیتر هەتاوەکو وهایە. بەڵام تەماشا دەکەین ئیتر ئەم سزایە ئیتر ئەنجام درە. جێبەجێکردنی ئەمە لە ناوچەیەکی ژێرکاریگەری تورکیادا بێگومان ئەمە کارێکی قورسە، بەڵام استراتیژیەکەی بەریتانیا لەسەر فشاری دادوەری و داراییە، نەوەک سەپاندنی سەربازی ڕاستەوخۆ. واتە بەریتانیا هیچ کات ناچێ عەمزات و سوڵتان موراد و عەمشات و چەتەکانی دیکە بە دوایاندا بگەڕێ ئۆپەراسیۆنیان لەسەردا ساز بکە، نەخێر. ئیتر بە ئامانجگرتنی ئەمانە بریتیە کە سوپای نوێی سووریا فڕقەکانی سوڵتان مۆراد، عەمشات و حەمزات بە شێوەیەکی بەشەکی لە ناو سوپای سووریادا تێکەڵ نەکرێن لە ئایندەدا.
و هەروەها فەرماندەکانی وەکو محەممەد ئەلجەسام کە بە ئەبوو عەمشە ناسراوە، سەیف ئەبوو بەکر کە ئیتر ناوی هاتووە لەو بەڵگانەدا، ئیتر ئەمانە دەخاتە ناو سزایەکەوە کە لە ئایندەدا دوو کار نەتوان بکەن. یەک، نەتوانن بە ئاسانی گەشت بکەن، دوو، نەتوانن لە پشکی بازرگانی گەندەڵی سووری ئیسلامی سیاسی نوێدا کە من پێی ئەڵێن ئیسلامۆ ناسیۆ فاشیزم لە مۆدلی ئیسلامۆ ناسیۆ فاشیزمدا ئەمانە ناتوانن سوود وەربگرن. یعنی ئامانجی سزاکەی بەریتانیا ئەمەیە و ئەم سزایە بێگومان تا ڕادەیەک حکوومەتی شەرع تەنگەتاو دەکات. بۆ لەبەر ئەوەی کاتێک تورکیا ئەمەی پێخۆش نەبێ ئەتوانێ لە ڕێگای ئەمانەدا شەڕێک دروست بکە کە لە بەرژەوەندی ئەحمەد شەرعدانیە، بچێت چەند عەلەویەکی دیکە بکوژێ، بچێت چەند سوریانیەک بکوژێ، بچێت لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک هەروەکو بینیمان لە حەلەب دوێنێ ڕوویدا لە کاتێکدا هاکان فیدان لەوەیە شەڕەکە ئەو کاتە ڕوویدا. بەڵام لە هەمان کاتدا سیپان حەمۆش لەوەیە، سیپان حەمۆش لە دیمەشقە، هاکان فیدانیش لە دیمەشق بوو، لە ژوورێکی دیکە بوو. لەو کاتەدا تەماشامان کرد شەڕەکە لە حەلەب ڕوویدا. لندن بە کردەیی دەڵێت ئەگەر دیمەشق شەرعیەتی نێودەوڵەتی و پارەی ئاوەدانکردنەوەی دەبێت ئەم فەرماندەیانە کە تاوانبارن بە کۆمەڵکوژی کەناراویەکان لە ساڵی 2025 دژی تائیفەی عەلەوی دوور بخاتەوە وایانی سزایان بدە. ئیتر لێرەدا دەبینی گۆشەگیری دارایی و گەشتکردن زیاتر لێرەدا مەبەستە. ئەم سزایە سەرکردنی سەروەت و سامان و قەدەغەکردنی گەشتکردن دەگرێتەوە، هەرچەندە ڕەنگە ئەم سەرکردانە ژمارەی باقییان لە لەندن نەبێت، بەڵام سزاکان وا دەکات لە ئایندەدا نەتوان بەشداری لە بازرگانی نێودەوڵەتیدا بکەن یان نوێنەرایەتی نێودەوڵەتی نوێی سووریا بکەن لە هەر پلەیەکی دیپلۆماسی فەرمیدا. ئەمەش گۆشەگیریان دەکات ئەگەر پۆستی باڵایان لە سوپای سووریای ئایندەدا پێدرا. تورکیا نیگەرانە، بەڵێ تورکیا لەمە نیگەرانە، بەڵام تورکیا دەتوانێت چی بکە؟ بە وەڵامی ئەو پرسیارەش دەینەوە. تورکیا بەڕاستی بەهۆی سزاکانی سەر نزیکترین هاوپەیمانە تورکمەنەکانی بە تایبەتی سوڵتان موڕاد کە وەکوتم سوپایەکی هەمووی تورکمەنە تائیفینە، مەزهەبینە، ئیتر فاشیستن، نزیکی مەهەپەنە، ئیتر لەمەدا بێزارە، بەڵام لە ئێستادا ئەولەویەت دەدات بە ڕێکەوتنێکی گەورەتر لەگەڵ ڕۆژئاوا. ئەو ئەولەویەتانە چین بابزان. یەکەمینیان ئاڵوگۆڕی استراتیژیە، واتە هەڵوەشانەوەی سزاکانی یاسای قەیسەر لەلایەن ترامپەوە لە 18 کانونی یەکەمی 2025 سەرکەوتنێکی گەورە بوو بۆ تورکیا. بۆ سەرکەوتنێکی گەورە بوو بۆ تورکیا؟ چونکە ئەمە ڕێگە بە کۆمپانیا تورکیەکان دەدات سەرکردایەتی ئاوەدانکردنەوەی چەندین ملیارد دۆلاری سووری بکەن. ڕەنگە ئەنقەرە ئامادە بێت سەرکردە چەکدارە دیارەکان حتا بکاتە قوربانی بۆ سزاکانی بەریتانیا. یعنی ڕنگ بێ ئەمەش هەبێ. ئەگەر ئەمە بەواتای دابینکردنی سەقامگیری فراوانتری ئابووری و سیاسی بۆ حکوومەتی شەرع بێت، چونکە تورکیا چاوی لەوەیە ئەگەر حکوومەتی شەرع دەسەڵاتێکی زۆری پێ بدرێ و سزاکانی قەیسەر هەڵبگیرێن و پارەیەکی زۆر لە خۆر ئاواوە لە کەنداوە بڕژێتە ناو دەریای سووریا، لەوێدا ئیتر ئەردۆغان و دەوڵەتی تورکیا دەتوان لەناو ئەو دۆلارانە مەلە بکەن و کۆمپانیاکان بەشی شێریان پێ بدرێت. چونکە وەکو وتمان ڕاستە کۆمپانیای گوزە و ئەمانە دەکەوێتە دەست خۆر ئاوا کۆمپانیا گرنگەکان، بەڵام ئەی ئاوەدانکردنەوە ئەو هەموو شەقامە ئەو هەموو بینایە بەتەنیا وڵاتێک دەتوانێت کە زۆر نزیکە لە سووریادا و هێزی کاری هەیە. ئەمەش بەتەنیا تورکیا هەیەی وڵاتانی کەنداویش نیتە. تورکیا کۆمپانیای خۆی زۆرن،
حکوومەتی ئاک پارتی بەخۆی حکوومەتی کۆمپانیاکانە، حکوومەتی کۆمپانیاکانی ئاوەدانکردنەوەی ینی خان و دروستکردنا ئیتر بە خۆی ئەوەیە. خاڵێکی دیکە هەر تایبەت بە پەیوەندی تورکیا و بریتانیا لەسەر مەسلەی سووریادا، ئەگەر تورکیا هەست بکات بەریتانیا سنوور دەبەزێنێت و ئیتر زیان بە بەرژەوەندەکانی تورکیا لەمە زیاتر دەدات، وەکو وتمان ئەمەی ئێستاکە زیانێکی معنەویە، بەڵام تورکیا ئەولەویاتی گەورەتری هەیە. بەڵام لە خاڵی دووەمیندا ئەگەر تورکیا هەستی کرد کە بریتانیا ئەمە دەکا ئەکرێ کارتی ڕێککەوتنی دەی ئازار کە پەیوەندی بە هەماهەنگی ئەمنیەوە هەیە خاو بکاتەوە یان لە کاری بخە. ئیتر دەتوانێت کاریگەری خۆی لەسەر ئەحمەد شەرعدا بسەپێنێ و ئیتر ڕێکخراوی NGOی ئیتر نزیکی تورکیا هەن لە دیمەشق ئەتوانێت کار بەوانە بکە، مزگەوت ناتوانانی کاریان پێ بکە و ئەمانە ئەتوانێت تورکیا بیکە، یعنی شتێک نییە کە تورکیا ناتوانێت بیکە ئەگەر بە شێوەیەکی منطقیانە تەماشای بابەتەکەین دوور لە حەماست. بەڵام تورکیا ئەمانە دەکای یان نا پێم وانە ئەگەر بەریتانیا بەتەنیا بەمە بمێنێتەوە تورکیا ئەم شتانە ناکە. خاڵێکی دیکە ئایا ئەمریکا و بریتانیا دەتوانن هەسەدا وەک کارتێک بۆ دەرکردنی گروپە لایەنگرەکانی تورکیا بەکاربێنن؟ ئەو پرسیارم بۆ هاتووە بۆیە دەیکە، چونکە زۆر کەس لەو باوەڕەدایە کە ئەمریکا و بەریتانیا خۆر ئاوە کارتی هەسەدا بەکاردێن، کارتێکی یەدەکە و یانیش ئیسرائیل بەکارێت دێنی لە کاتێکدا ئەحمەد شەرع لە کۆنتڕۆل دەرچوو. بەڵێ ئەمە هەیە، ئەمە هەبووە لە ئایندەشدا دەبێ، بەڵام ئایا وەکو جارانە؟ تەماشا دەکەین لەو ماوەیەدا بە تایبەتی ئەو ساڵ لە 2025 کارتی هەسەدە بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاریی بەسەردا هاتووە. ئێمە دەبێ بیبینین ئەمریکا و بەریتانیا چیتر هەسەدا وەک هاوسەنگێکی سەرەکی بەرامبەر تورکیا بەکار ناهێن، بەڵکو لە بڕی ئەوە فشار لە هەسەدە دەکەن بۆ ئەوەی لەناو سووریادا ئەنتیگرە ببێ، وەلا هەمانکەدا فشار لە سووریا دەکەن کە لەگەڵ هەسەدا ئەنتیگرە ببێ. ئەو ئەنتیگرەیە زیاتر بە کام لایەندا دەشکێتەوە هەتاوەکو ئێستا هیچ کەس نازانێت. بڕیاری دوایی ئەمریکا دەیدا لە ڕووی کردداریەوە، لە ڕووی هێزەوە زەبروزەنگەوە لێدەوە بکوژە وێران بکە و بسووتێنە ئیسرائیل حاکمی سووریایە. بەڵام لە ڕووی بڕیاری سیاسی و بڕیاری دیپلۆماسیەوە ئەمریکا قسەی کۆتایی دەکات. لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەین لە گۆڕانکاریە چاوەڕوان کراودا لە سەردەمی ئیدارەی ترامپدا نێردەی تایبەتی ئەمریکا و باڵیۆزی تورکیا تۆم باراک هاوڕایە لەگەڵ داواکاریەکەی ئەنقەرە کە دەبێت هێزەکانی سووریای دیموکراتیک بچێتە ناو سوپای نیشتیمانی سووریاوە و ئیتر ئەمەشیان بە دیاریکراوی هەتا 1 کانونی دووەمی 2026. بەڵام تەماشا دەکەین ئێمە سوپایەکی نیشتیمانیمان نیە. سوپای سووریا سوپای دەستەی تەحریری شامە، چۆن ئیدلیبی ئیدارە دەکرد ئێستا کەش دەوێت سووریا وا ئیدارە بکە. سوپایەکی مەزهەبیە، سوپایەکە بچێتە هەر شوێنێک گوێ دەبڕێ سمێڵ دەتراشێ، تەجاوز دەکە. و تەماشا دەکەین ئیتر مەزلوم عەبدیش لە لێدوانی دوایی خۆیدا ئەڵێ ئێمە دەچین سوپای سووریا دروست دەکەینەوە. یعنی ئەمە ڕوانگەی هێزەکانی سووریای دیموکراتیکە. ئایا ئەم ڕوانگەیە لە پشت ئەم ڕوانگەی لە پشت ئەم قسەیە دیپلۆماسیەت و کاریگەری ویانیش ڕوانگەیەکی ئەمریکی خۆی حەشارداوە یان نا، ویانیش ئەمە بەتەنیا بۆ چوونی مەزلوم عەبدی و هێزەکانی سووریای دیموکراتیکە جارێ بەگشتی ئەمە نازانێت، چونکە شتەکان زۆر بەخێرا ئەکرێ گۆڕانکاریان بەسەردا. ئیتر لێرەدا دەبینین هەسەدە دەیەوێ وەک بلۆکێکی یەکگرتو و ئۆتۆنۆم سەربەخۆ بچێتە ناو سوپای نوێی سووریاوە. تورکیا حکوومەتی شەرعیش
جەخت لەوە دەکەن و کە دەبێت هەسەدا هەڵبۆشێتەوە ئەندامەکانی وەک تاک تێکەڵ بکرێن بۆ ئەوەی ڕێگری لە دروستبوونی دەوڵەت لە ناو دەوڵەتدا بگیردرێت. ئیتر ئارگومنتی هەردوو لایەن ئەوێ ئەنجامی حکومەکە چۆن دەبێت ئەمریکا و بەریتانیا کە دووهێزی سەرەکین هەتاوەکو ئێستاش لە مەسائلی بڕیاری سیاسی و دیپلۆماسیدا بە تایبەتی ئەمریکا و بەریتانیا دوورن بەڕای من لە بەکارهێنانی هەسەدا بۆ دەرکردنی گروپە تورکیەکان چونکە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیان بۆ ساز دەکات بەڵکو لە ئێستادا هەڕەشەی کشانەوەی پشگی و ئەگەر بێت و هەسەدا ئەمە بکە ئەکرێ هەڕەشەی کشانەوە بەکاربێن و ئەم کاتە هەسەدا بەڕاستی کارتێکی نامینێ دەبێ هەندێک بەواقعی تەماشای بابەتەکە ئەمە دەکەن ناکەن من پێم وانە بیکەن چونکە لە هەموو ڕووداوەکاندا دەردەکەوێت تاقا ڕێکخراوی سەربازی متمانە پێکرا و بەدەستفرین دیسان هەر هەسەدەیە بە تایبەتی لە شەڕی تیرۆردا ئیتر سزاکانی بەریتانیا بۆ سەر گروپە لە ئەنگرەکانی تورکیا ئامرازێکی جیاوازە ئەوان وەک مافی مرۆڤ لێکی دەدەنەوە بەڵام من وەک بڕیارێکی سیاسی لێکی دەدەمەوە کە نایەن هەوێ لە ناو سوپای نوێی سووریادا ئەمانە جێگا بگرن و دەی هەوێ ئەمانە لە ئێستاوە ئاگدار بکاتەوە کە لە ئایندەدا لەسەر بڕیارەکانی خۆرئاوا نەبنە کۆسە و یانیش تورکیا نەتوانێت بەکاریان بێنێ ئیتر دەبینین لەو هەڵوو مەرجانەدا هاکان فیدان لەوێ بوو سیپان هەموو لە ژوورێکی دیکە بوو بەڵام لە حەلەبیش ئیتر شەڕەتەقە بوو تانک و ڕاجیمان لە ناو گەڕەکەکاندا دەتەقێنرا ئیتر ئەمە بەڕاستی هەویرێکە ئاوی زۆری دەوێ و لە ماوەی دوسێ ڕۆژدا ئەو بابەتە چارەسەر ناکرێت ئەمە زۆر گرنگە با بینە سەر بابەتەکە لە ڕوانگەیەکی فەرسەفیەوە لە ڕوانگەیەکی استراتیژی و تیۆریەوە ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە پرۆسە تیۆری و استراتیژیەکان دەربارەی داهاتوو ئێستاکە لەمە دووە ئەمن دەربارەی داهاتوو زیاتر هەوڵەدەم قسە بکەم هەروەک لە کۆتایی ساڵی 2025 دەرکەوت ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆتە ناو قۆناغێکی گواستنەوەی قوڵەوە وەکو جاران نەماوە مشت و مڕە تیۆری و استراتیژیەکان لە ئایدیالیزمی بەهاری عەرەبی بۆ گواستنەوەی دیموکراسی بەرە و دیمەنێکی پارچە پارچەبووی ئیسلامیزمی ناسیۆنالیستانە کراو ئیتر دەوڵەتداری تۆتالیتاری واتە دیکتاتۆرانە و مامەڵەخوازی جیۆپۆلیتیکی گۆڕان یعنی ئیسلامی سیاسی لە بەهاری عەرەبی شتێک بوو لە ئێستاکە ئەو ئیسلامە سیاسیە بەرەو پارچە پارچە بووی بەڵام ناسیۆنالیستە کراوە ناسیۆنالیزە کراوە واتە بووەتە ئیسلامێکی فلان دەوڵەت ئیسلامی فلان دەوڵەت و دەوڵەتداری تۆتالیتاری دیکتاتۆریانە لەو ئیسلامەدا پەنگ دەخواتەوە ئیتر لە هەمان کاتدا مامەڵەخوازی جیۆپۆلیتیکی زۆر گرنگە لێرەدا ئەو ئیسلامی سیاسیە لەسەر بنەمای پرەنسیپەکانی ئیسلام و فەقە نییە بە تەنیا بەڵکو زۆر جار بە شێوەیەک لە شێوەکان مامەڵەی بازرگانی لەگەڵ جیۆپۆلیتیک و ڕیالپۆلیتیکیش دەکات ئەم شیکاریە ڕەنگ بێت تیشکێک بخاتە سەر ئەو پرۆسە سەرەکیە تیۆری و استراتیژیانە کە لە داهاتووی ئیسلامی سیاسی لە ناوچەکەماندا پێکدێن یەک پرسە تیۆریەکان لە پۆست ئیسلامیزمەوە بۆ ئیسلامیزمی ناسیۆنالیستە کرا و ئیسلامۆ ناسیۆ فاشی کە من ناوێکی وای لە بۆ بەکاردێنم تیۆریستان و چالاکوانان خەریکی لێکۆڵینەوەن بێگومان لەسەر ئەوە یعنی ئەوە بە تەواوەتی بابەتێک نییە تایبەت بێ بە من بەڵام لە شکستی مۆدێلی ئەلنەهزە لە تونس نمونەی واتە نمونەی گوایە مسلمانی دیموکراتی و یانیش دیموکراسی مسلمانان سەرهەڵدانی نیشتیمان پەروەریەکی پراگماتیک و دەوڵەتەوەرە هاتوتە ئاراوە یعنی مۆدێلی نەهزە مۆدلێک بوو کە ئیسلام دیموکراتیک و مەدەنی بکە بەڵام ئەو مۆدلە تەماشاوان کرد شکستی هێنا و دەوڵەتی تونس کودەتای بەسەردا کرد و ئیتر بەتەنیا لێرەدا دەوڵەت
و بیرۆکراسی دەوڵەت ناکرێت تاوانبار بکەین بەڵکو بەڵگە هەیە کە لە سەردەمی نەهزادا نزیکەی زیاتر لە 10,000 کچی خوار تەمەن 18 ساڵی پێشکەش کراوە بە داعش لە بۆ ئەوە چی پێ دەڵێن چی شەرعی زەوازی شەرعیە چی جیهادا نازانم شتێکی وایە ناوێکی وها بێمەعنا بەکاردێن یعنی کچەکان بۆ تێرکردنی ئارەزووی سێکسی جیهادیەکان کە شەڕ دەکەن لەوێ بەکارهاتن و ئەو کچانە زۆربیان لە تەمەنیان خوار 18 ساڵی بووە و ڕێکخراوی ئیخوان المسلمینی گوایە دیموکرات و شارستانی ئەو کاری کردووە ئیتر لە بۆ هەندێ ئەوە شکستی پێهات ئیتر چێ ئەم قسەیە دەکا ئیسلام دیموکراتیزە دەبێ مەدەنی دەبێ درۆ دەرکەوت پاشان ئێستاکە شتێکی دیکە هاتوتە ئاراوەکە بەڕای من ناسیۆنالیزمکردنی ئیسلامە یعنی ئایدۆلۆژیایەک سەرو نەتەوەک ئایدۆلۆژیای سەرو نەتەوەکان وەکو ئیخوان مسلمینی جیهانی یان ئومما و یانیش گلۆبالیزمی ئیسلامی ئیتر ئەمانە هەر هەمویان گۆڕدران دەگۆڕدرێن بۆ ئیسلامێکی ناوچەیی واتە خۆیان بە تاقە دەوڵەتێک ببەستنەوە ئێستاکە ئیسلام و ناسیۆفاشی زیاتر شوێنی ئەمانە دەگرێتەوە بە ئەجێندە گوایە نیشتیمانیەکەی واتە دەوڵەتی یان ناسیۆنالیستە سنووردارەکان لە سووریا تەماشا دەکەین هەیئەت التەحریر الشام هەتەشە بەو مەبەستە هەل لە ساڵی 2024 ڕێگای بۆ کرایەوە تاوەکو بگاتە سەر کۆشکەکەی دیمەشق لەسەر کورسی دەسەڵات دابنیشێت چێ ڕێگای لە بۆ کردەوە لە سەرەتادا ئیسرائیل ڕێگای لە بۆ کردەوە ڕاستە تورکیا لە ڕووی لۆجستیکەوە یارمەتی ئەدا دەی پاراستن لە ئیدلیب بەڵام ئیسرائیل ڕێگای بۆ خۆشکردن بۆ ئیسرائیل بە بیانووی ڕوبەڕووبوونەوەی ئەوانەی لە پشت هێرشەکەی 7 ئۆکتۆبەر بوون هەڵسا هەموو پایەکانی ئێرانی لە سووریا بۆ بردومان کردن تاڵانی کردن ئیتر هەمووی سووتاندن پاشان بنکەکانی حیزبوڵڵای بە تەواوەتی لەوێ کۆتایی پێهێنان و حیزبوڵڵا زەبرێکی زۆر گەورەی خوار ناچار بوو هێزەکەی لەوێ بکشێتەوە کە هێزەکەی کشایەوە ئەمجارە قەتەڕی موسڵمان هەڵسا هەموو سەرفەرماندارە سەربازیەکانی سووریا لە ڕێگەی ئیستیخباراتی خۆی پەیوەندی پێوەکردن بۆ ئەوە هەمووی بەپارە کڕین ئینجا بەریتانیا بە دەستەی تەحریری شامی گوت بڕۆن ڕێگەکە پاک کراوەتەوە ئیتر ئەمانیش ڕێگەکە ئەمانیش ڕۆیشتن و هەتاوەکو دیمەشق نەوەستا ئێستاکە دەبینین کەواتە لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئیسلامی وەک ئیخوانی مسلمینی جیهادی گلۆباڵ ویانیش چەمکی ئومما ئەمانە هەر هەمویان کۆتاییان پێی هاتووە لە جیاتی ئەوە جۆرە ئیسلامێک دێتە سەردەسەڵات بەڵام لەلایەن ئیسرائیلەوە پشگیری لێ دەکرێت هەم لەلایەن ئیسرائیلیشەوە جاروبار داغ دەکرێت یعنی پارادۆکسە هەم ئیسرائیل دەهێنێتە سەردەسەڵات هەم کاتێ هاتە سەردەسەڵات بەردەوام داغی دەکا قنی داغ دەکا ئیتر تەماشا دەکەین هەموو ڕۆژێ لە قونەی تەڕاو لە ناوچەکانی دەوروبەری دیمەشق ئیسرائیل لی دەدا و داغی دەکا و سوکایەتی پێ دەکا یعنی ئیسلامێکی زۆر سیر ئیسلام و ناسیۆفاشیەکی هیچ و پوت لەلایەن خۆر ئاوادا ئیتر تەماشا دەکە گەشەی پێ دەدرێ لە جیاتی ئەو ئیسلامەی کە پێشتر هەبوو ڕێگ و ڕیشەکەی لە قاعیدە و لە ئیخوان مسلمین دەهات ئیتر خۆی گۆڕی بۆ تەڕکیزکردن لەسەر بنیاتنانی دەوڵەتی سووریا و حکومڕانی ئەمەش ئاماژەیەکە بۆ شێوازێکی ناسیۆنالیزمەکراوی ئیسلامی لە حکمی ئیسلامیدا هەروەها ئەمە خیانەتێکە لە خەتی ئەڵقاعیدە و تەنانەت داعش و لە ئیخوانیش لە حەسەن بەنا لە سەید قوتب کە ئەڵێ ئیسلام سنووری نییە تا ئەمریکا دەڕوە هەرچەندە تا ئێستاش ئیسلامە سیاسیە گێژە جاهیلەکان کە ئاگیان لە سیاست نییە ئاگیان لە استراتیژ نییە سەر بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان و جۆلانی دەهەژێن و دانسی بۆ دەکەن و چەپڕی بۆ لێدەن کە نازانن ئەمە پیلانێکە لە خیانەت لە ڕەچەلەکی ئیسلامی سیاسی دەکات
خيانته لسيد قطب و لبن لادن و لإثر أماني ديكش حتى وكو ئێستا ئێمە لەگەڵی دابینیان لەگەڵی دانابین مەبەستمان لە وشەی بەکارهێنانی خیانەت لە خەتی ئەوان دەرچووە ناڵێن خەتی ئەمان خەتێکی ڕاستە ئیتر تەماشا دەکەین لەسەر لێرەدا بە شێوەیەک لە شێوەکان گەلێک جار ئەوەش بەکاردێ لە ناو تیۆریسیەنەکانی خۆر ئاوادە کە ئێمە ڕێگامان لێ بگرن ئانارشیست نەبن هەموو شتێک ڕەت مەکەنەوە چەپگەرایی مەکەن کۆمۆنیزم مەکەن وازمان لێبینن ئێمە دەمانەوێ ئیسلام دیموکراتیزە بکەین ئیسلام میان ڕۆ بکەین بەڵام نوشت و مەڕەکان لەسەر پارتی نەهەڵدەی تونسی وەک مەتەڵێکی تیۆری دەبێنێتەوە یعنی ڕەخنەگران بەردەوام دەڵێن گۆڕانی ئەمانە بەرەو دیموکراسی مسلمان وانیش مسلمانی دیموکراسی تەنیا تەکتیکێکی مانەوە بووە نەوەک پەرەسەندنێکی ئایدۆلۆژی ڕاستەقینە نەوەک گۆڕانکاریەک لە مێشکی ئەواندا تا ساڵی 2025 بە پەراوێزخستنی نەهضە لەلایەن قەیس سەعیدەوە تیۆری تێکەڵبوونی میانڕەوی کە دەڵێت بەشداری سیاسی دەبێتە هۆی میانڕەوبوونی ئیسلامیەکان لە ژێر تیشکی بەردەوامی دیکتاتۆریەتدا دووبارە هەڵدەسەنگێنرێتەوە یعنی ئێستاکە قەیس سەعیدیشیان دیسا گەیاندۆتەوە ئەو قەناعەتە قەیناکە کودەتات لەسەرکردن ئەمانە درۆیان دەکرد ئەمانە دیموکرات نەبوون دیموکراتیش نابن ئەمانە سڤیلیش نابن ئەمانە دڕندن بەڵام دیسانیش وەرە بەشداریان پێ بکە شتێکیان پێ بدە ناو دەسەڵاتدا بۆ ئەوەی بێدەنجیان بکەین چۆن ئێستا یەکێتی و پارتی موچە بە گەندەڵەکانی باشوور دەدەن بە هەمان شێوە ئیتر تەماشا دەکەین بەڕاستی لە لایەکی دیکە ئەو مۆدلە ئیسلامیە سیاسی کە خۆر ئاوا پێشی دەخا واتە ئایدۆلۆژیای سڕینەوە و مامەڵەخوازی ڕەوتێکە ڕوو لە زیادبوونی مامەڵەخوازی دەکا کە تیایدا پارتە ئیسلامیەکان وەک ئاک پارتی لە تورکیا و یانیش پارتی دادوگەشە پێدانەوە لە مەغریب لە پێناوی مانەوەی سیاسی و مادی کورتخایانی خۆیان دەست بەرداری پرەنسیپە نەریتەکانی ئەلشەریعە دەبن ئەم ئیسلامیزمە واتە پۆست ئایدۆلۆژیە تەرکیز دەکاتەوە لەسەر حکمی تەکنۆکراتی سەقامگیری ئابوووریەکی گەندەڵانە و هەستێکی نەتەوەیش دەچێنێ تورک مەغرب قەتەر ئەمەیە مەسەلەکە ئیتر تەماشا دەکەین پرسە استراتیژیەکان بەرەو پارچەبوون و ڕێکەبەرەیی ناوچەییمان دەبات لە ڕووی استراتیژیەوە بزوتنەوە ئیسلامیەکان چیتر بلۆکێکی یەکگرتو نین ئەوان بەپێی بارودۆخی ناوخۆیی و ناوچەیی گۆڕانی هاوپەیمانیە ناوچەیەکان دابەش بوون و دابەشیش دەبن یعنی هەروەها گۆڕانکاریێک لە هاوسەنگی هێزی سوننە و شیعەدا هاتوتە ئاراوە تا کۆتایی 2025 گۆڕانکاریەکی استراتیژی گەورە ڕوویدا ئیسلامی سیاسی شیعە بەڕێبەرایەتی تەوەرەی بەرگری واتە المحور المقاومەی ئێرانی دوای پاشەکشیان لە لوبنان و ڕوخانی ڕژێمی ئەسەد هەژمونی ناوچەی خۆیان لەدەستدا لە بەرامبەردا گروپە ئیسلامیە سونیەکان لە شام هەڵبژاردنەکانی ئوردن و کودەتای سووریا دەبێ ئەمانە بخەینە سەر چونکە لە ئوردن تەماشا دەکەین ئیسلامی سونی ئیخوانی بردیەوە لە هەڵبژاردن و لە سووریاشدار وەکو باسمان کرد کودەتایە کرایتر سەرهەڵدانەوەیەکیان بەخۆیان نەبینی کە دیمەنێکی سیاسی سونی بەڵام نوێ دروست دەکات ئەو نوێبوونەوەیە لە پێشودا باسم کرد کە نوێبوونەوەیەکە ڕاستی ئیسرائیل دیزاینی دەکات خۆر ئاوا دیزاینی دەکات بەڵام ئیسلامیە جاهیلەکانی بەر دەرگای مزگەوت چەپڵیان بۆ لێدەن بەبێ ئەوەی بزانن یعنی هەم بەرگری لە سەید قوتب دەکا هەم بەرگری لە ئەحمەد شەرع دەکا ئەوە لە کاتێکدا ئەحمەد شەرع ڕەجەب تەیب ئەردۆغان حتا قەتەر ئەمانە خیانەت لە ئیسلامی سیاسی ئۆرجینال دەکەن یعنی بەڵام ئەو چەپڵە لە بۆ هەردووکیان لێدا ئیتر تەماشا دەکەین لە ئیسلامی سیاسی ئێستادا دەوڵەتداری تۆتالیتاری
ئیسلامی دەوڵەتی لە ئارادایە کە ئەمە پێشتر لە ئیخوان مسلمیندا نەبووە. ئیخوان مسلمین دەوڵەت نییە، ئومەتە. وڵاتانی وەکو سعودیە و ئیماراتیش تەنانەت مۆدێلێکی ئیسلامیزمی تۆتالیتاریان واتە ئیسلامی دەوڵەتیان پەرە پێداوە. ئەوانیش ئەوە دەکەن. ئەوان دەسەڵاتی ئاینی بەکاردێنن بۆ بەهێزکردنی پاشایەتی و لە هەمان کاتدا بەتوندی سەرکوتی بزوتنەوە جەماوەریەکانی وەک ئیخوان مسلمین دەکەن. ئەمە کێبڕکەیەکی استراتیژیە لە نێوان ئاینی دەوڵەت و ئیسلامیزمی پۆپیلیزمی دروست دەکات. یعنی ئەو شتێک کە ئێستا دۆناڵد ترامپ دەیکا ئەمە هەم داخوازی ئیسرائیلە بۆ ئەوەی ئیخوان مسلمین و القاعدەی کۆن خەتی سەید قوتب دژایەتی بکرێ. یەک داخوازی ئیسرائیلە، دوو داخوازی ئیماراتە. داخوازیەکەی ئیمارات و سعودیا ئەوەیە کە ئەوان لایەنگری ئیسلامی دەوڵەتدارین، یەک دەوڵەت. ئەوەی ئیسرائیل ئەوەی ئەمریکا لە هەمان بە هەمان شێوە، چونکە ئیسرائیل ناتوانێت وڵاتانی دیزایانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە ئەگەر بێت و هەموو ئایدۆلۆژیەکان نەکاتە ناو قەپاغی تەوالیتی دەوڵەتەوە. تەنانەت لە بۆ کوردەکانیش ئەمەیە. بە پەکەکە ئەڵێن واز لە سووریا بێنە کاکە، بڕۆ لە بۆ خۆت لە تورکیا چی دەکەی بیکە. بە ئێران دەڵێن لە ئێران بۆ خۆت چی دەکەی بیکە، کارمان پێدا نییە، بەڵام واز لە لوبنان و یەمەن و سووریا بێنە. ئەمە یعنی دیزاینەکە. لە بۆ ئیسلامیەکانش بە هەمان شێوەیە. لە ئێستا کە تەماشا دەکەیە هەر لە چوارچێوەیەدا دژایەتی ئیخوان موسلیمین دەکرێت، تەنانەت بەریتانیاش دەیکات. لە هەمان کاتدا ئەمنیەتکردنیەکی نێودەوڵەتی هەیە. ئیتر تەماشا دەکەین لە کۆتایی 2025دا گورزێکی استراتیژی گەورە لە ئیسلامی سیاسی درا کاتێک ئیدارەی ترامپ فەرمانێکی جێبەجێکردنی دەرکرد بۆ هەڵسەنگاندنی ناساندنی هەندێک لقی ئیخوان وەک ڕێکخراوی تیرۆریستی. ئەمە باڵا میانڕەوەکانی ئیسلامیەکانی خستە گۆشەیەکی استراتیژیەوە، ناچاری کردن یان بە تەواوی ناسیۆنالیست بن، خۆیان لە ڕێکخراوە دایکەکە دوور بخەنەوە، یان ڕوبەڕووی دابڕانی تەواو ببنەوە لە سیستەمی دارایی و سیاسی نێودەوڵەتی. یعنی ئەوەتە بڕۆن خۆتان بخەنە ناو قەپاغی ئیسلامی دەوڵەت، لە دەوڵەتێکدا چی دەکەن بۆ خۆتان بیکەن، لەوێ بیکەن، ئەگەرنا من لە مەسائلی دارایی و سیاسی و دیبلۆماسیدا سزاتاندەم. کەواتە بڕیارەکەی ترامپ ئەوانە دەگرێتەوە کە لە غەربەوە چەپڵە بۆ ئیسلامی شەرقی لێدەن و بە پێچەوانەکەیە و ئەمانە ناگرێتەوە وەکو قەتەر و تورکیا و ئەمانە کە لە ناو دەوڵەتی خۆیاندا ئیتر ئیسلامیزمی سیاسی دەکەن و ئەمانە ناگرێتەوە بێگومان کە لە ژێرەوە لەگەڵ ئیسرائیل هاوکاری دەکەن، لە ژێرەوەڵێ لەسەرەوە بە قسە هیچ. ئەمە هەر لێگەڕ ئیسلامی سیاسی دنیای خراپ کردووە. ئیتر لێکۆڵینەوەی حاڵەتەکان لە داهاتووی نوێدا لە ساڵی ئایندەدا ئەبینین هەندێک شت ڕوئەدا. یەک لەوانەش مۆدێلی سووریایە، مۆدێلی هەیئەت التەحریر الشام، حکوومەتە نوێیەکەی سووریا لەژێر سەرکردایەتی ئەحمەد ئەلشەرع جۆڵانی هەوڵ دەدا چوارچێوەیەکی ئیسلامی گوایە میانڕەو جێبەجێ بکە کە کۆمەڵگەی مەدەنی لە خۆ بگرێت و بە دوای شەرعیەتی نێودەوڵەتیدا بگەڕێت. سەرکەوتن یان شکستی ئەم ئەزمونە دیاری دەکات کە ئایا گروپێکی چەکداری گوایە چاکسازی خواست دەتوانێت بە سەرکەوتووی ببێتە دەسەڵاتێکی حکومڕایی جێگر یان نا. ئەگەر سەرکەوتوو بوو ئەوە دەبێتە مۆدێلێکی خۆرئاوا ڕەنگ بێت لە بۆ 50 ساڵ. ئەگەر سەرکەوتوو نەبوو ناچارن بە دوای مۆدێلێکی دیکەدا بگەڕن. تەماشا دەکەین لە هەمانکەدا لە ئوردون لە ئایندەدا مەترسیەکەی نیگەرانیەک هەیە لەبەر ئەوەی لە سووریا دەستەی تەحریری شام هاتە سەردەسەڵات، ئێتر هەر چەندە دەستەی تەحریری شام جیاوازە لەگەڵ ئیخوان موسلیمین، بەڵام تەماشا دەکەین بەرەی کارکردنی ئیسلامی یعنی باڵی سیاسی ئیخوانی ئوردونی لە هەڵبژاردنەکانی 2024-25دا دەستکەتی گەورەی بەدەستهێنا وزە و مۆرالی لە سووریاوە وەرگرت. بەڵام ئەوە ئێستا کە بۆتە قەیرانێکی استراتیژی لەگەڵ کۆشکی پاشا
کە نیگەرانە لە تونڕەوبوونی ئەندامە گەنجەکان بە تایبەتی کە لە سەدا هەشتای فەڵەستینین بەڕێگەز ئەمانە، یعنی هاوڵاتیانی ئۆردن لە سەدا هەشتای فەڵەستینین ئەمانە ئۆردنی نییە خۆی. ئیتر ئەمەش لە ئایندەدا خاڵێکی دیکەی. لە تورکیا تەماشا دەکەین مۆدلێکی کۆنی 20 و چەند ساڵەی ئیسلامی سیاسی ئاک پارتیمان هەیە. ئاک پارتی بەردەوامە لە ململانێ لە نێوان ڕەگ و ڕیشەکانی ئیسلام و وەرچەرخانی بەرەو ناسیۆنالیزمێکی تونڕۆی تورکی. مۆدلی تورکی لە سەردەمانێکدا نمونەیەک بوو بۆ ئیسلامیە عەرەبەکان و وەک چرایەک تەماشای دەکرا. هەر کەس ڕووی لە ئەنقەرە دەکەن، ڕووی لە ئەستەمبۆڵ دەکەن، بەڵام ئێستا کە تەماشا دەکەین زیاتر وەک دەرسێک وەک وانەیەکی هۆشدارکەرەوە لە لادان لە ئیسلامەوە لە گوایە ئیسلامی نەرمەوە بۆ دیکتاتۆرێک و خراپی بەڕێوەبردننی ئابووری دەبیندرێت. یعنی ئەو مۆدلی تورکیاش تەماشا دەکەین مۆدلێکە گەندەڵترین مۆدلی ئابووری لێ دەرچووە کە ئێستا ئیسلامیە گەندەڵەکانی تورکیا شەڕیانە لەسەر ئەو بابەتە. ئێستا کە تەماشا دەکەین ئەتوانین بەو شێوەیە بابەتەکە سەر لە نوێ یعنی کۆتایی پێبێنین. تەماشا دەکەین تێڕوانینی نەریتی ئیسلامی سیاسیمان هەیە، واتە ئیسلامی سیاسی ئەڵقاعیدە و سەید قوتوب و ئەمانە، و ئیسلامی سیاسی ئایندەمان هەیە. ئیتر ناسنامەی ئەمانە چۆنە؟ ئیسلامی کلاسیکی لە سەروی نەتەوەیە ئومەیە، بەڵام ئیسلامی ئێستا و لە ئایندەدا ئیسلامێکی سەروەری دەوڵەت و دەوڵەت نەتەوەیە کە دەوڵەت نەتەوە مۆدلێکی ئیسلامی نیە، مۆدلێکی خۆر ئاوایە. لێ بنەڕ تەماشا بکە. ئامانجی ئیسلامی کۆن جێبەجێکردنی شەریعەت وانە ئێستاکە ئەو ئیسلامە دوڕوەی ئێستاکە حکومڕانیەکی پراگماتیکی و ئاسایشی دەوێت. پراگماتیکی یعنی دوڕوویی، یعنی واقعیت سی خواست ئەوە بازار لەکوێ بڕۆ ئەمەی بکە. لە هەمان کاتدا هاوپەیمانی پێشوو ئیسلامی سیاسی کۆن هاوپەیمانیەکی ئەیدۆلۆژی بوو. ئێستاکە هاوپەیمانی ئەمانە هاوپەیمانیەکی مامەڵەخوازی استراتیژیە. یعنی من تۆ شتێکم پێ بدە، منیش لەگەڵ تۆ دەبم لە دژی ئێران، لە دژی شیعی ئێران، لە دژی ئیسلامێکی دیکە، یان لە دژی رووسیا، یان لە دژی چای نەبوونم و ناڵێ. شێوازەکەیان چۆنە؟ شێوازی کۆن شۆڕشی جەماوەری بوو، هەڵبژاردن بوو، هەردووچیان بەکاردێنە. لە هەندێک شوێندا ئەگەر بۆیان کرابە شۆڕش لە داهاتنە سەرجادا بڕوخێ گەندەڵ، بەڵام ئەگەر بۆیان نەکرابە ترسابان هەڵبژاردنیان بەکاردێنە. و ئیسلامی سیاسی ئێستادا تەماشا دەکەین تێکەڵبوونە یان پاشکۆبوونی دیکتاتۆریەتە. ئیتر ئەمانە دەبینین کە لە ئایندەدا ڕوبەڕوومان دەبنەوە لە ئەنجامدا داهاتوی ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چیتر پەیوەست نییە بە شەپۆڵێکی هەڵکشاوی حکمڕانی ئاینی. دەبێت ئیسلامیەکان لەمە تێبگەن، بەڵکو پەرەسەندنێکی تەرکیز کراوە لەسەر مانەوە لە کاتێکدا ئەکتەرە ئیسلامیەکان ناچارن وەک پارتی سیاسی ناسیۆنالیست بەڕێوەبەری تەکنۆکرات یان ئۆپۆزیسیۆنی گوایە لەناو کەوانەدا دڵسۆز لە ناوچەکەدا کار بکەن لە ژێر دەستی پرۆژەی دیکتاتۆری و ڕکە بەریانەدا. هاوڕێیان دێمە کۆتایی ئەم بابەتە لە بەرنامەی ئایندەدا هەوڵەدەم شێوە دۆکیمنتاریەکتان پێشکەش بکەم لەسەر دەوڵەتی سێبەر، واتە چۆن خێزانی ئەلشەڕع و ئەبوو مریەمی ئوستورالی دەستیان بەسەر ئابووری سووریادا گرتووە و بوونەتە دەوڵەتی سێبەری ئابووری لە سووریادا. تەماشا دەکەم بە کورتی، کەسێک پرسیاری هەبێ زۆر بە کورتی وەڵامتان دەدەمەوە ئەگەر پەیوەندی بە بابەتەکە هەبێ تا ڕادەیەک، و ئەگەر پرسیارەکە تا ڕادەیەک
لەسەر بابەتەکەی لەسەر لێدوانەکەی نەتەنیاهو جارێ قسە ناکەم. بەرنامەی تایبەت ساز دەکەم کاک کوردۆ شاملۆ زۆر زۆر سوپاس بەڵام وەڵامت ئەدەمەوە لە بەرنمەیەکی ئایندا وابزانم ئەمە ئەم هەویرە ئاوی زیاتری دەوێت بە داوای لێبوردنەوە بەڵام وەڵامەکە وەردەگریەوە زۆر بەخێر بێن هاوڕێیان بابزانم پرسیاری دیکە چارەنووسی کەسەدە کە هەسەدەیە وەک کەسەدەی نووسیوە کاک ئادەم ڕەسوڵ بەڵێ کاک ئادەم ڕەسوول چارەنووسی هەسەدە ناتوانین ئێستا ببینین هەسەدە دەمێنێتەوە بەڵام ڕەنگ بێت لە ناوەڕۆک و لە ناودا گۆڕانکاری بەسەردا بێ ئیتر چۆن دەمێنێتەوە چۆن نامێنێتەوە لە ئایندەدا دەیبینین هاوڕێجیان ئێستا کە بەڕاستی ناتوانین یعنی فاڵکەرەوە بین فاڵ بگرینەوە بڵێن ئیلا هەسەدە وای لێدێ ململانەیەکەن بەردەوام دەکەن لە ساڵی ئایندەش بەردەوام دەبێ و ئیتر نیشانەکانی دیارن مەزلوم عەبدی لە لێدوانی دواییدا ئەڵێ لە ئیتیفاقی دەی ئازاردا ئێمە نەمان گوتووە ئەگەر هەتا سەری ساڵ جێبەجێ نەکراوە تا ئیتیفاقەکە هەڵوەشەوەتەوە یعنی داوای درێژکردنەوەی دەکا و پێم وایە ئەمە درێژ دەکرێتەوە لەوانەیە هەتا سەری ساڵ لێدوانێک لە هەردوولا یان ئیمزایەک لە هەردوولا ببینین لەسەر هەندێک بابەت بەڵام ئەمە شکلیە بەتەنیا ئەمریکا پێیان دەکا ناگەنە هیچ ڕێککەوتنێک ئێستاکە لە بۆ ململانەی داهاتوو دەمێنێتەوە لە بۆ جیۆپۆلەتیک دەبێتەوە لە بۆ ئەو گۆڕانکاریانە دەمێننەوە کە لە ناوچەکەدا لە جیهاندا دێنە ئاراوە و کاریگەریان لەسەر سووریا چ دەبێت ئیتر هەسەدە لەو چوارچێوێدا خۆی دەبینێتەوە زۆر زۆر سوپاس کاک محەممەد علی زۆر بەخێر بێ کاک محەممەد علی یعنی لەو بارەیەوە هەوڵێک هەیە بێگومان بەرژەوەندی ئەمریکا ئەوەیە کە یعنی استراتیژیەکەی تقریبن ئەوەیە مەسەرەن چۆن لە عێراق توانیان زۆرینەی شیعە لە ڕێگای سونیەکان و لە ڕێگای کوردەکاندا بتوانن هاوسنگ بکەن لە بۆ هەندێک ئۆکییان دە بەمانەوەی هێزی پێشمەرگە هەر لە بۆ هەندێک ماوە هێزی پێشمەرگە دڵنیابن ڕۆژێک ئەگەر بێت و ئەمریکا بگاتە ئەو قەناعەتە کە شیعەی عێراق چیتر شیعەی لایەنگری ئێران نییە ڕەنگ بە هێزی پێشمەرگە هیچ پێویست نەبێت چونکە هێزی پێشمەرگە هیچ فۆنکسیۆنێکی نییە لە بۆ بەرگریکردن لە کورد بەڵام فۆنکسیۆنێکی هەیە لە ئایندەدا ئەگەر ئەمریکا بیەوێ لە بەرامبەر شیعەی عێراق بەکاری بێنێ لە کاتێکدا کە لە کۆنتڕۆل دەرەچن هەرچەندە پێم وانە شیعەی عێراق ئەمەندە بێعەقڵ بن هەموو هێرکەکانیان بخەنە سەبەتەکەی قومەوە نەخیر شتیوان نییە هەتا وەکوێستا نیشانەیەکی وان نابێنی شیعەکانی عێراق زۆر پراگماتیستن دەیانەوێ خۆیان لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆرئاوە و ئەمریکا بگونجێن هەتا وەکو ئێستا ئیتر لەو چوارچێوەیەدا فدراسیۆنی کوردستانی عێراق سازکرا ئێستاکە لە سووریادا ڕەوشێکی دیکە هەیە کە من لە بەرنامەی دوێنێنا پێرێ ئەو ڕەخنێم ئاراستەی پێدەکرد و پێشتریش لە نامە گۆڕینەوەکانماندا بەردەوام ئەو موتووە کە نابێ زۆر تەقلیدی کوردستانی عێراق و عێراق بکەن سووریا عێراق نییە و کوردستانی باشووریش ڕۆژئاوا نییە من لە ڕۆژئاوا گەڕاوم هیچ پردێک نییە لە نێوان شارە کوردیەکان لە ڕۆژئاوادا یەک کوردستانمان نیە سێ چۆر کوردستانمانە کوردستانی دێرە کوردستانی کوبانێ کوردستانی ئەفرین بەڵام لە نێوان ئەمانەدا چەندین شار و شارۆچکە و دلادەی کە عەرەبی هەن کە زۆرینیان عەرەبن ئەمە چ لێ دەکەین لە خانەقینەوە لە مەندەلیەوە هەتاوەکو زاخۆ دەچی شتیوان نییە هەمووی کوردەوە نیە ئەگەر هەندێک کەمی کەمە نەتەوە هەندێک گەڕەکی عەرەبی شۆک و گەڕەکی عەرەبەکانی کەرکووک و هەولێریش هەبن بەڵام لە ڕۆژئاوا ئەمە نیە لە کوردستانی سووریادا ئەمە نییە بۆیە ئەم جۆرە سیستەمە نابێ کۆپی بکرێ بەڕای من چی دەبێت چی نابێ ئێستاکە دوو داخوازیمان هەنە ئەو دوو داخوازیانە چۆن ئەمریکا لەگەڵ یەکتریان دەگونجێنێ داخوازیەک داخوازی تورکیا و ئەحمەد شەڕۆ عەرەبەکانە کە سووریا بە نیمچە
مرکزی بمێنێتەوە داخوازیەکیش داخوازی کوردەکانە و هەندێک لایەنی ئەمریکیش لەگەڵ ئەوەدا لە خۆر ئاواش لەگەڵ ئەوەدا لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی استراتیژیەوە خۆر ئاوا بەڕای من لەگەڵ لامەرکزیەتدایە بەڵام ئەو لامەرکزیەتە مەرج نییە ئیلا فدرالی بێ و ئەمە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن لە ئایندەدا لە ساڵی ئایندەدا بەڕاستی دەیبینی هەردوو لایەن ئێستاکە مەترسی هەردوو لایەن هەن زۆر زۆر سوپاس کاک محەممەد علی بزانی پرسیاری دیکە هەیە یان نە بەتەنیا کۆمنت دەبینم بەڵێ پرسیار نییە هەربژی زۆر سوپاس هاوڕیان بەخێر بێنەوە تکایە بەردەوام بن یارمەتیمان بدەن لە گەیاندنی ڤیددیوکانماندا کە بابەتی بەتەنیا بابەتی سیاسەتی ڕۆژانە و پۆپولیستی لە خۆ هەڵناگرن بەڵکو دەوڵەمەندتان دەکات لە بواری استراتیژی لە بواری بیرکردنەوە لە بوارە تیۆریەکان منیش بەڕاستی هەر بەرنمەیەک ساز دەکەم چەندین سەعات لە کاتی ماڵ و منداڵەکەم دەکوژم بۆ خوێندنەوە ئینجا دێمە پێشبەرتان یعنی هەروە بە ئاسانی نایەمە پێشتان وەکو ئەوانی دیکە قسەی پۆپولیستیشتان بۆ ناکەم قسەی واقعیتان بۆ دەکەم ئەتوانم قسەی پۆپولیستی بکەم ئەتوانم دەماری سەر ملتان ڕەب بکەم بەڵام ئەوە پێم وایە لە سوودی ئێوەدا نییە ئیتر من دەمەوێت واقعیەتەکەتان بۆ باز بکەم بەڵام ئەو جۆرە بەرنامانە ئەزانم ڕنگ بێ سەرنجی هەر کەسێک ڕامەکێشن ئێوە ئەتوانن دۆست و هاوڕێیەکانتان ئیقناع بکەن داوایان لێ بکەن کە بێن ببن بە سوبسکرایب بۆ بەشداریکردن ویانی سوود وەرگرتن لە ڤیددیوکانماندا هەر بژین ئەگەر هەتا سەری ساڵ یەکترمان نەبینیەوە ئیتر لە ئێستاوە ساڵێکی خۆشتان بۆ دەخوازن بە تەندروستێکی باشی وەدارم هەموو ئاواتەکانتان داخوازیەکانتان بگەنە جێ هەر بژین